چیرۆکەکانی خۆبەخشی زۆرن. یەکێک لەو چیرۆکە گرنگانە چیرۆکی ئەو مرۆڤانەیە کە لە پێناومانەوەی جوانی سروشت و سەوزایی کوردستان کاری زەحمەت ئەنجام دەدەن. ئەم خۆبەخشانە ژینگە دۆست و چەندین جار بەقەد تەمەنیان خزمەتیان بە ژینگە و سەوزایی شار کردووە. ئێرە پارچی ئازادیە سەر بە بەڕێبەتی بەختەکانی سلێمانیە. ئێمە لێرە کە ئیش دەکەن مەجموعەیەک باخەوانی هەمیشەیە و کاتین. ژمارەی باخەوانی هەمیشەیەکانم 61 باخەوانە، ژمارەی باخەوانە کاتیەکانیشم 49 باخەوانە. ئەو باخەوانە کاتیانە باخەوانی ژن و پیا و چەکەڵاون. باخەوانە ژنەکان ڕۆژانە وەکو پیاوەکان کار دەکەن، چەند ڕارێکە ناو بەخشەکانیش پاک دەکەنەوە لە خۆڵ و خاشاقی گەشتیاران. دوای پاکردنەوەی لەگەڵ باخەوانەکانی تر سەرقاڵی ئەودان و بڕێنی چیمەن و بژارکردن. سەربازیون لە ئەڵقەی ئەم جارە لە شاری سلێمانی ژیانی کۆمەڵێک ئافرەت و پیاوی بە ساڵاچووی باخەوان دەگێڕێتەوە. ئەم کرێکارانە چەندین ساڵە دەستەکانیان ناوەستن لە سەوزکردنی شار و شەقام و شوێنە گشتیەکان. ئەم دەستانە دامەزرێنەری چەندین پارک و باخچەی دار و درەختن کە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان وەک سەرچاوەی سەرەکی و کارگەی بەرهەمهێنانی ئۆکسیجین دادەنرێن. ئەم مرۆڤانە تەمەنیان دوو هێندەی تەمەنی ئەو باخچەیە. وەک منداڵی خۆیان هەر لە سەرەتاوە وەک نەمام چاندونیان و گەورەشیان کردوون. ئەم دار و درەختانە کەش و هەوا و ژینگە لە پیسبوون دەپارێزن. من 12 باخەوانی کاتی ئافرەتمانەیە. ئەو 12 باخەوانە کاتیانە بە هەموو باهەڵەسن بە هەموو پاکردنەوەی باخەکە ناو باخەکان. دوای پاکردنەوەی باخەکان ئەچن شتان بەشانی باخەوانەکانی تر داستیان پێە ئەچن جادرن بژار دەکەن. بژار دەکەن ئەوانە هەمووشان بە ساڵاچوون، ئەنی باخەوانی کاتین بە ساڵاچوون. خۆبەخش و ژینگە دۆستن، هاوڕێی درەخت و سەوزاین. ئەم باخەوانانە لە چەندین ئافرەت و پیاوی بە تەمەن پێکدێن. لەناو ئەم باخەوانە ئافرەتانەش سەربازیون بە چیرۆکی وەزیرەخان دەست پێ دەکات کە یەکێکە لەو ئافرەتانەی بە دۆستی ژینگە دادەنرێت. ئەم باخەوانە سەرەڕای ئەوەی نەخۆشە و توش بووی نەخۆشی شێرپەنجەیە، بەڵام بڕیاری داوە چۆک بۆ نەخۆشیەکەی دانەدات و ڕوبەڕووی هەموو ئەو ئازارانە بێتەوە، ئەویش با خزمەتکردن بە ژینگە. ئێمە بەیانیان هەژدێن. ئیتر لێرە هەچی شتێک هەبێ لێرە کۆیەکەینەوانێ کلێنس و قاب و قاچاقی پیس و کە خەڵگیان بۆ نان خواردن بۆ ئێرە بەجێ هێڵن بۆ ئێمە. اینجا ئێستا هاوشانی ئەو برا بە ڕێزە کرێکارە پیاوەکان درەوەکەین، هەموو ئیشێگەکەین، مەسبەح و شت پاەکەینەوە. ئیتر ئێمە کرێکارین لێرە، بەڵام هەتا ئێستا مەعاشەکەمان نەگەیوەتە 500,000 600,000. 11 ساڵە عیلاجی سەرەتانە خۆم. هەتا ئێستا الحەمدوللا و شکر سپاس بۆ کاک جەمالیش کە مدیرمە و کاک کامران و فایزەخان و هەموو مۆزەفەکانی دایرەشم یارمەتیم ئەیان، بەڵام ئیشەکەم دەوامەکەم مەعاشەکەم کەمە دوو کوڕی گەنجم لە ماڵەوە دانیشتووە، هیچ کەسابەتێکیانێ پیاوەکەم خریجی جامیعەیە کرێکاریەکەات. من چەند نەخۆشیشم حەزم لە سەوزاییە، حەزم لە شیناییە، جوانە، شتێکی جوانە. سەیری بەهاران کە هەموو دنیا ئەڕوا بۆ گەشت و سەیران بۆ خۆشی لەبەروی دنیا سەوزە چێتەوە. حەزم لە ئیشەکەمە، یەم هەر بتوانم یەم حتا ئەو دەقەی ئەمرم. کاری ئەم باجیانە شان بەشانی پیاوان لە چاندن و بڕین و جوانکردنی شار و پاراستنی ژینگەکەی و لە باوەشگرتنی ئەم نەمام و دار و درەختانە لەسەر ئەرک و ماندووبوونی ئەم کرێکارانە بە سەوزی ماونەتەوە.
باخوانەکان ئێمە زۆر هیلاکەن چونکە ژماران کەمە ڕووبەڕێکی زۆران بەدەستەوەیە شەو ڕۆژ خەریکن بێ گوێنەدانە کاتی دەواموانە ئیش دەکەن مانی بەسەرما و بەگەرمە ئیش دەکەن خەریکی شەڕانەوەن خەریکی بژارکردنن خەریکی تا ئەڵپاشینی دارن خەریکی ئاودانن ینی کاتی وای باخەوانمانەیە جمعانی دەتەوانە ئەڵم بۆ توێوانێ ئەیگو باخەم تونێتی ئەگەر ئەو باقە تونێ من لە ماڵی ئێستراحە ناکەم ئەبێ ئیلا ئاوی بدەم باکەم ئەجا ئێمە لێرە نظامەکە ئێمە هەمووی دیارەکەمان بەدەستە بە سۆندەیە ئەنی شتەکەی قورسە تا دوێنمێک بە سۆندە ئاوەدەی زۆر ناخۆشە کابرا بۆ گەرمە 50 مەتر سۆندە بە دوای خوا ڕاکێشە ئاوێدا شتێکی بەڕاستی قورسە و هیلاگە بن. ئەم ئافرەتانە سەرەڕای کەوتنە نێو تەمەن و لاوازبوونی جەستەیان بەڵام بەردەوامن لا خزمەتکردن بەو ڕووبەرە سەوزاییە کە شوێن پەنجەی ئەو باجیانەی پێوە دیارە لا گەشەکردن و سەوزبوون و سیمای ئەو پارکە جوانە. ئەودان زۆر گرنگە لەم کاتەیە بەتاوەتی لێکیش 6 بە دو بێت دارەکان ئاو بجە بەڵام ئێستا گوڵەکان ئاوەدەین ئەودان زۆر زەرورە چونکە ئاوی نەدەی ماوەیەک ئاوی نەدەی ئەو گوڵە گەشەی نامێنێ یان گوڵەکانی ئەوەرێن یا شتەکە بێ تووشی زەرەر دەبێت ئەوە چێتە خوارەوە بە ژێر دارەکە ئەو کرمان مێر و زیان بەخشانی کە لە ژێرەوەن دێنە سەرەوە بە سادییان بەگەرمە لەناوە برێن. ئەم دەستانە تینوێتی ئەم گەڵا و درەختانە دەشکێن و وزەیان پێدەبەخشن تا گەشە بکەن. ئیدی لێرە لە بەرەبەیانی زووەوە ئەو باجیانە وەک باخەوان شان بەشانی پیاوان بە هەرەوەزی دەست بەکارەکەیان دەکەن. ئەم دیمەنە جوانە کە ئێستا ئەمەبین بە ڕەنجی شانی ئەو باجی و کرێکانترە پاساوە ئەم پاک و تەمیزەکە بینین هەموو بەوەی باجەکانەوەی کە بانی هەیە سا حوتی بانی دێ پێش داوامەی خۆی دێ تاکو ئێمە دێنەوە دوو باخ پاکاتەوانێ دوو باخ پاکاتەوە لەگەڵ مەشە دەستەکاتەوە بێشکردن ئەو باخەوانە زۆر لە گەنجەکان ئازادترن باخەوانە باجەکان ینی مسپاسیان یەکەم دەستخۆشیان یەکەم زۆر لە گەنجەکانی باشتر. شێڕانەوە بینی گوڵەکان بە خاکەناس شەڕینەوە شیەکەینەوانێ بۆی ئەو باسانی بچێتە خوارەوانێ بۆی تەبادولی هەوا بکە ئەو بژارش و ئەو کرمی زیان بەخشەش کە لە ژێرەوە دێتە سەرەوە بۆی سەرما و گەرما ئەو کرمەش دەکوژێ. ئەو شوێنەی کە ئەم کرێکارانە ژیانی خۆیانیان بۆ تەرخان کردو و خزمەتی دەکەن بووە بە مەنزڵگەیان و تێکەڵ بە ڕۆحیان بووە. بانان زوو بە دەوری حەودین 12 ڕێنوانە هیلاک بین بەخوا لە 15 ساڵ ئێمە لێر ئەزێ دەکێشین بەملا بەولا نە هەدەیەک هەیە و نەئیسیلەکەی و نەئیسراحەتێک هەیە و 15 ساڵە لێرە خزمەت دەکەین ئێمە باخ پاکۆکەین چیمەن ئەڕنین بنەدارەکان پاکۆکەین سعات هەشتین تا 12 نیوەڕۆ لێرەین دیسان تۆفە بارانە بارێ بایە تەڕەبین بەخۆشێنێکمانێت یا دانیشین ئەبێ بۆ تەڕوتۆلیسێ دانیشین حتا ئەوەکوونێ ئیزنمانە کابرا ڕێنە بە خێری خۆی ئێت خۆی ئێمە موقەتین نەعتڵەمان هەیە و نە حیشتێکمان هەیە و 15 ساڵ ئێمە لێرە بەخوا خزمەتەکەین بە نەخۆشین بە ساخی بە باران بە تۆف ئەبێ هەر بین ئیزنمان نییە خۆمانە کەسێکمان نەمرێ بۆ ئیزن لە ڕوودامێن کەدایان لەکەین ئیزنمان بن بە تەرەقیەوە ئەلاگەکەین دەستمان و بن ئەو دارە نەپاکەینەوە پڕە لە ئارەق پڕە لە میز پڕە لە ئاسن نشکا و ئیتر ئەلاگەی خەڵکە ئێرە دانیشەن ئیسراحەتەکە ئەلاکەکەی پاک ناکاتەوە هەڵێگرێ لە شوێنی خۆی بخاتە شوێنێکی خساری کەپسەکە بیبە ئێمە بێ خۆمان بچین کوێکەوە بخێنە سەر جادەکە و باخەکان پاکەینەوە یارمەتی ئەم فەقیرانەمە کە ئێمەش کرێکاری مەش فەقیری هاتین بۆ فەقیری ناتوین پاداشتمان بن و ئەوە کە بێن ئیسراحەت دەکەن و خۆشی بۆ خۆیان بین خشت و خۆڵەکە بۆ ئێمە دابدێن 13 ساڵە لێرەم جیا دوورم ناو باخ کۆکەمەوە ئیتر بژارەکەی دەوری ناو باخ
بژارەکەین ئەگە ئەو ڕۆژێک بژار نەکەین عەلاگە هەڵەگرین سوشە و شت کۆکەینەوە ناو باخەکە قوت و شت کۆکەینەوە پاک و تەمیزی ناو ئەم پارکەکەین لە 2004 لەگرا لەگا بژارەکەین ڕۆژ هەر ئیشی بە بمانێن ئیکەین شارەکەین خزمەتی سەوزایانەکەین و واللهی من خۆمێکیان نەخۆشم تەناتەن نەفەسم لەبە خاتری ئەوەیان بۆ دامن کەچنە کەسپانۆنەکە بەخوا بە تەکسیم گەتۆیە هەموو ڕۆژاتم بۆ داوامی خۆم زۆر تەنگە نەفەسیژم ئێستا پێم خۆشە حەمد و سەنا بخوا کە ئەم ئیشە هەیە چنە کەسپانۆ ناکەین و ژیانمان پێچێ بەڕێوە شوێنی ئەم پارکە ڕووبەرێکی ناتەندروست بوو کە پیسایی و زبڵ و خاشاک دەورەی دابوو بەشێکیشی لە سەردەمی حکوومەتی لە ناوچووی بەعز زیندانی بووە و تێیدا پێشمەرگە و نیشتیمان پەروەرەکانی زیندانی کراوە و ئەشکەنجەش دراون بەڵام لەسەر دەستی ئەم ئافرەت و پیاوە باخەوانانە بووە بە شوێنی حەوانەوە و ئارامی بۆ گەنج و لاوەکان و هاونیشتیمانیان بەگشتی ئەمەش لەسەر دەستی ئەم باخەوانە لە خۆ بردوانەیە کە ئێستا بۆتە پارکێکی سەوز و سەرنجڕاکێش ئەمە بەیانیان ئاتەنە سعات 4 مەلەسە کارەکانی خۆمانین سعاتی یەکەم هەموو باخەوانەکان سەرقاڵ دەبن بە پاکردنەوەی باخەکان چونکە شەوانەیە لە زەختێکی زۆری لەسەرا گەشتارێکی زۆر خەڵی ڕۆکاتێرە بەتایبەتی ئەو گەشتیارانەی ناوەڕاست خواری عێراق شتەکان کۆ ناکەنەوەوانێ هەر لە شوێنی خۆی نانەکە خۆنە بە جیان و ئەڕۆن ناچارم بە باخەوانەکانی خۆم کاژمێر یەکەم ئەو شتا لە کۆکەمە و یخینە سەر جارەکان و کەپچە خۆڵەکە لێ و باریەکە تراکتۆرەکەش سایقیە تا دوو داوامەکە دوای شەفتی دووەم خۆمیشی پێکەم ناودارەکان بژارەکەمەوەی شەڵمانە لەبەر ئەوەیمە کە میلاکمان کەمە باخەوانیشمان کەمە ناچارە بێ خۆمانیشکەین ئەوەی لەو باخچانە جوان دەردەکەوێت و دەبینرێت هەرەوەزی نێوان پیا و ئافرەتەکانە کە بووە بە هەوێنی گەشەکردن و جوانی ئەم ڕووبەرە بژارکردن ئەم ساڵ بەتابەتی ئەم ساڵ بژار زۆرە لەبەر کە بارانێکە زۆر باریوە هەموو باخەکانمان بژاریانەیە ئەو بژارە ئێمە یەکەین بۆی ناو چیمەنەکان بژارەکەن بۆی چیمەنەکەی دەرکەوێت چیمەنەکە بژارەکە جای بەهارەیە یعنی لە مانگی 5 زەر دەبێت کە زەر بوو مەزەرەکەی ناشرین دەبێت بەڵام چیمەنەکە سەوزە بێ بژارەکە پاکێتەوە بۆی چیمەنەکە دەرکەوێت کە چیمەنەکە هەموو کا بە درێژای هەبین سەوزە و خەڵک دەتوانێت بەسەریا دابنیشێ ئەنجا ئەو بژارێکە ئیکەین کە ئێمە بژارەکە نەکەین خواردنی ئەو داراخوا یان خواردنی چیمەنەکە ئەخوا ئەرزەکە بێهێز دەبێت چیمەنەکەش بێهێز دەبێت بۆیە بژارکردن زۆر پێویستە لەم کاتەیە کە بژاری لەبەر گەرمایەکی بەتین و تاقەت پڕووکێن کار دەکەن و دار و گوڵەکان پاک دەکەنەوە لێرەش کاری چاندن و بژارکردن دەکەن هەر یەک لەو کارانە بە پێی وەرزەکان و گۆڕانی کەش و هەوا گۆڕانی بەسەردادێت ئەو گۆڕانکاریە زۆر جار ئەو باخەوان و کرێکارانە ماندووتر دەکات و ئەرکیشیان زیاتر دەبێت ئەم ژینگە دۆستانە لە کارەکەیان هیچ پشوویەک وەرناگرن بەیانیانیش زوو دەست بەکار دەکەن ئەو کارەش لە هەفتەیەکدا 6 ڕۆژ بەردەوامە خۆم هەشتا بە 12 شەوە داوامەکەم لە دوای سەعات دووە تراکتۆر و تانکە لێقڕم کامیان زەرور بێ ئێستا حاڵەتی بژارە بژار زۆرە ناو دارستانەکە خۆم هەڵدەستم تراکتۆرەکە ئیش پێەکەم هەتاکو پێشی بەربانک شەڵمانە ڕم لە ماڵە بەربانک دەکەموانە لە سەعات 8 و دێمەوە دەست دەکەمەوە بە شێڵان تاکو 11 شەو جاڕۆمانە بە هیچ جۆرێک دانەبڕاون و نەوەستاون لە خزمەتکردن بەم باخچانە بە تایبەت لە کاتی قەیرانی دارایی و خراپی بارودۆخی سیاسی یان هەر قەیرانێکی دیکە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردبێت ئەم سەربازەونانە لە خزمەتکردن دانەبڕاون و بەردەوام بوون بەڕێبەرەکەمە هەمومان خۆبەخشن ئەمە تا یەک ڕۆژ بایکۆتمان داوامان نەکردووە چونکە ئێمە ئەم دارانە کوڕەفیقمان لێهاتووە خۆم بەدەست خۆمان ڕاندومان نەکەت ئەو تونی بێ وەزانە خۆم تونیمە ناتوانم بەجێ بێڵم دارەکە هەموو باخەوانەکانشمانم بۆ ژانەوەیش دەکەن
ئەنجام هێمەوەی ئەمە لە شوێنەکە ئیش دەکەین خزمەتی فەقیروەژار دەکەین پێشتر ئەم شوێنە حامێ بووە شوێنی ئەشکەجەندانی گەنجانی سلێمانی کوردستان بووە ئێستا شوێنی حەوانەوەی گەنجانی سلێمانی و کوردستانە. ئامانجمان دابینکردنی ژینگەیەکی پاکە بە شارەکەمان ئێمە شاری خۆمانمان خۆش دەوێت کوردستانمان خۆش دەوێت ئەمە زۆربەی کارمەندەکانم پێشمەگە بوون لە پێناوی ئەم ڕۆژەیە ئێستا پێشمەگاتەمە ناکەی ئەمەش پێشمەگاتیە دابینکردنیەکە ژینگەیەکی پاک بۆ کوردستان بە تایبەتی ئەم شوێنەکە شوێنی فەقیروەژار یەک مەسئولیەکە کەسێکی دەوڵەمەند نایە ئەچێ بە شوێن دەوڵەمەندەکان بەس فەقیرەکە دێ ئەوانەی کە سیاران نیە دڵخۆشین کا خزمەتی فەقیرەکەی. پاشی ئازادی ڕووبەرەکەی 1970 دوێنمە ڕووبەرەکەی 1970 دوێنمە نزیکەی 15500 بەشداری تایە بەشێکی دارستانە بەشێکی سەوزایی چیمەن و گوڵە 15000 داری تایە 15000 داری تیاین دەسا 55 دارستانە دەسا 45 چیمەن و سەوزایە خزمەتکردنی ئەم مەسەحە زۆرە بە باخەوانێکم زۆر گرانە ئەمەش هەموو نزیکەی 100 شتێک باخەوانمەیە خۆی مەفروض بوو 176 باخەوانمە بووە هەردووەنم و باخەوانێکی پێویستە ئەمە خزمەتێکی زۆر دەگەن خۆتان نەزانن کە خزمەتکردین دارێک تا ئەوە پێگە ئەرکی زۆر گرانە وەکو مناڵ وایە ئەبێ ڕۆژانە لەگەڵ یاخەری بی لەوەر زستانە بیچێڵەوە هاوین ئاوی بدات دەرمانی پێوەکە تووشی نەخۆشی نەبێ هەڵپاشینی بۆ بکە. باخەوانەکانی ئێمە هیچ کاتێک لە پێناوی پارە کاریان نەکردووە چونکە ئەو کاتێککە نیمچەش بووە ئێستا چۆنی شتی دەکەن ئەو کاتێک سەر ئیشان کردووە خەدیوان ڕۆژێکش بایکۆتیان نەکرد لە مسپاسیان دەکەم بە مۆزە بوو بە کارمەندەکانەوە یەک ڕۆژ بایکۆتیان نەکردوانی مەقسەدیان پارە نەبووە بەس مەقسەدیان خزمەتکردنی کوردستان بوو. پاچین بۆ یەکەن دارەکان لەژێر هەڵی پاچین بۆی دارەکان بەرز بێتەوە هەتاو لە شوێنەکە بدا و هەتاو لە ئەرزەکە بدا تاوێ بۆ ناو دارە تۆ سووەگرێت تاوتان دێشتی وشکی تایە بە قەوشکانە بڕینەوانێ بۆ پێڵێن هەڵپاچین. ئیشی ئێمە جگە لە سەوزکردن و خزمەتکردن و جوانکردنی ئەم شارە بەردەوامین لەم ئیشە بۆ پاکردنەوەی شارەکەیشە بێجگەلەوە لەبەرەوەی ئەم ئیشەی ئێمەیکەین بێجگە لە جوانی هەوا و ژینگەی شارەکەشمان پاکاتەوە بەپێی ئەو خزمەتەی ئەیکەین بەرامبەرمان نادرێتێ بەڵام ئێمە فێر بووین لێرە وا فێر بووین ئەم جەوە فێری کردوین بەردەوام لەگەڵیانە بین خزمەتی کەین. کارمەندی بەرەبایەتی باخچەکانم تقریبا 15 ساڵە لێرە کارەکەم. بەڵێ بە هەموو شێوێنیە ماندۆ بین لێرە
هەموو کارێکەکەین لێرە یا درونە کێڵانە دار هەڵپاچینە هەتا ئەوە ئیشی قرس بێکەین تەنها ئینیشمە کلیبسۆنشماندانەوە لە 2005 دامەزراین 15 ساڵە لێرە خزمەت دەکەین و زۆر هیلاکە بین ماندووە بین ئیشەکەین بژارە کێڵانە گوڵەباخە دار هەڵپاچینە جادورینە هەموو ئیشەکانەکەین ڕۆژان هەموو ڕۆژە بەردەوام لێرە ئیشەکەین بەڵام بەڕاستی پارکەکە پیسەکەن خزمەتی ناکەن خەڵکێک لێرە شوشەی تایشتی تایە پاکەتشگەری تایە دەبڵمەبی ئەمانەوە نییە خەڵکی کۆیە کاتەوە بەڵام ئەوان لێرە ینی هینێکی وای نییە کەم تەرخەمی پێوە دیارە بەزن 5 ساڵێرە باخەوانم لە بەش باخچەکان ئیشەکەین پارکی ئازادی باخەوانی ئاوە دەین بژارەکەی عەرزە کێڵینەوە پایزانیش کێڵانەوەی عەرز و بژارکردن و گوڵە باغ ناشنۆمانەکەینەوە نەمام چاندنی ئەمە لە وەرزی بەهارە یان لە وەرزی پاییزە دوای بارانی پاڵا بەناو پارکەکان ناگەڕێن ئەو دارێکی کەوشک بووە هەڵیەکەنین دارێکی تر لە شوێنەکەی ئەڕۆینەوانێ لە پاییز و لە بەهارە یان ئەو دارانی سەرجادەکانەوەنە کە سیارە یشکێنە ئەچین ئاڕۆینەوانێ سپاسی ئەو کارمەندانەکەم بە باخەوان بە کرێکار بە پاسەوان بە شۆفێر بە ڕابەرە کوشت و کاڵەکان بۆ چاودێرانی کە هەیە بەو ئەندازێرە کوشت و کاڵیانە بۆ کارمەندانی کە لە سیستەمی بەڕێوەبەرایەتەکەمانە کارەکەن ئەمانە توانیانە ڕووی ئێمە سوورکەن ڕووی شارەکە سوورکەن بۆی بتوانین ئێمە زۆرترین باخچە و پارک و زۆرترین دار و درەخت لە شاری سلێمانیا بڕوێنین. من ئەگەر وە بیرێنانەوە بێنمەوە لە ساڵی 2014 قەیرانە ئەم قەیرانە ڕووی کرۆتە هەموو کوردستانی گرۆتەوە بەس لەگەڵەوەی ئێمە هەم ئەو ماندووبوونی کارمەندانە هەڵە سنگێنین بۆی کە توانیانە بایکۆت نەکەن لە دەوامە بەردەوام دەوامکەن. ئەو ماندووبوونە وای کردووە ئێمە بەرهەمی هەوایەکی پاک هەڵمژین بەرهەمی شوێنێکی پاک واتە سروشتێکی جوان ئەگەر تۆپۆگرافی سەیری شاری سلێمانێکی لە شاخی گۆیژەوە پارچێ سەوزاییە بینی لە شارە ئەگەر دیقەت بێ بە پێی ئەو تەقاریدانەی راپۆرتەکانی کەژناسی عێراقی یا ئەوانەی کەژناسی گشتی هەرێم ئەگە سێری بکەی کەمترین پلەی گەرما لە شاری سلێمانی تەجی کراوە لەم 4 ساڵەوە زۆرترین ڕوتوبەمانێ لە ئاوینە ئەمە خۆی دەلالەدەوە کە ئەم جۆدی کرێکار و باخەوان و ئەو کارمەندانی کە ئیشیان کردووە توانێ ژینگەیەکی جوان بن بە شاری سلێمانی. داواکاری لەو گەشتیارانە خۆڵەکان بڵاو نەکەنەوانە بەس بیکەن عاداگە لە لەسەر جارەکەمە مادانە بۆی ئەو باجێ سەرسپیانە ئەو باقاوانە سەرسپیان پیرانە بەسەری سپی و نەچن دایبی کۆکەنەوانە شتی کۆکەنەوەن بەزانێ داواکارم لە حکوومەت داوایە کە ئەمە ژمارەیەک زۆر باخەوانی گرێ بەسمانەیە ئەو گرێ بەستانەمان بۆ بکە بە دایمی و هەموو ساڵەیە ساڵاش باخەوانم تەقاوت دەبێت بەس ئەو باخەوانە کە ڕۆی باخەوانێکی تر ناتە شوێنەکەی هیچ باخەوانە ناتە شوێنەکەی داوا لە حکوومەتی هەرێمی من دەکەم کە باخەوانمان بۆ زیاد کە و کارمەندمان بۆ زیاد کە و ئەوڕێ لە کاتیەکانیش باتەوە هەیە 5 ساڵە باخەوانی کاتیە تاسێنەوە بە ڕستن. پەیامەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە و بە تایبەتی وەزارەتی شارەوانی سلێمانی وە سپاسەوە وەزارەتی شارەوانی و سەرۆکاری شارەوانی سلێمانی کە جارێکە چاو بخشێنەوە بۆ کارمەندانەی کە
گرێبەسن تیانە 15 ساڵ گرێبەسە ئەوانە بکرێنە دایمی و هەروەها جاران خوتورە هەبوو سەعەدی زافی هەبوو شەوانە هەبوو بۆ کارمەندانە. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لەلایەن کوردستان 24 بە سوپاسەوە پێشکەش کراوە بە ژینگە پارێز و ئەو کەسە ماندوونە ناسانی کارمەندانی بە ڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی کە لەلایەن وەزیرەکانەوە پێشکەشیەک